سڵاو و ڕێزبووەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتەوەی عەزیزان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی سێشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. داخرانی کلینیکی ئارا و بێکاری دەیان کەس لە سنە. ماڵاوایی لە ژیانی هەڵسوڕاوێکی سیاسی و دۆستێکی لە مێژینەی کۆمەڵە لە سنە. هێرشی پەهبادی بۆ سەر فڕۆکەخانەی هەولێر و وەڵامدانەوەی سەختی ئەمریکا. دەست بە سەرکردنی 6 ئەندامی دەمپارتی لە باکووری کوردستان. بڕانی کارەبای شار و گوندەکانی ڕۆژاوای کوردستان بەهۆی هێرشەکانی تورکیا. کۆبوونەوەی فەرهەنگیان لە چەند شاریێران و کوژرانی 250 فلستینی لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە. درێژێ هەواڵەکان. داخرانی کلینیکی ئارا و بێکاری دەیان کەس لە سنە. بە پێوەڵی گەیشتوو کلینیکی ئارا لە شەقامی تاجی سنە ماوەی 6 مانگە باوکاری بەڕێوەبەرینە کارامە و کێشەی دارایی داخراوە و دەیان پێرسۆنەلی بێکار کراون. بە پێو ڕاپۆرتە کلینیکی ئارا زیاتر لە 160 کرێکاری بووە و لە ساڵی 1387 تاویدا دامەزراوە. ئەو کلینیکە لە بەشەکانی ژووری نەشتەرگەری، وێنەگری، MRI، ئۆرژانس و هیتر پێکاتوە. ئەو ناوەندە سەر بە کەرتی تایبەتە و ڕۆژانە دەیان نەخۆش لە سنە و شارەکانی دیکەی پارێزگای کوردستان سەردانیان دەکرد، بەڵام سەرەڕای ناڕەزایەتی بەردەوامی پێرسۆنەلەکەی ئەو ناوەندە دەرمانیە داخراوە و بڕیارە بەرپرسانی پارێزگای کوردستان ڕۆژی 5 بەفرامبار لە مزایدە دایبنێن و بیفرۆشن. بەڕێوەچوونی مەراسمی سەرخۆشی تەرمی گەریلایەکی ژن لە ساڵماس. ڕۆژی دووشەممە 4 مانگی بەفرامبار مەراسمی سەرخۆشی گەریلایەکی هەپەژە بە ناوی ئاریان ئارێ کە لەم دوانەدا لە هێرشی ئەرتەشی تورکیادا گیانی باخت کرد بوو، وێڕای هەڕەشە و ڕێگری ناوەندە ئەمنیەکان لە گوندی ئاشناخی سەر بە شارستانی سەڵماس بە بەشداری بەرینی خەڵک بەڕێوەچوو. بە پێی زانیاریەکان بنەماڵەی ئاریان داوایان کرد بوو مەراسمی پرسە بۆ کچەکەیان بگرن، بەڵام ناوەندە ئەمنیەتیەکانی سەڵماس سەرەتا ڕێگریان کرد و گوندی ئاشناخیان گەمارۆدا. کاتێک خەڵک بە لێشاو سەردانی ماڵیە و هەمیشە زیندوایان کرد، هێزانیەکان نەیانتوانی ڕێگە لە خەڵک بگرن، بەڵام فیلمیان لە مەراسمەکە گرت و ڕێگەیان نەدا کەس دروشم بەرز کاتەوە. شانی باسەکە ماوەیەک لەوەبەر یەکێک لە فەرماندەکانی هێزەکانی پاراستنی ژن هەپەژە بە ناوی زەینەب ئاوەری ناسراو بە ئاریان ئارێ لە هێرشی فڕۆکەی بێفڕۆکەوانی دەوڵەتی تورکیا بۆ سەر ناوچەی پێنجوێن گیانی بەخت کرد. ماڵاوایی لە ژیانی هەڵسوڕاوێکی سیاسی و دۆستێکی لە مێژینەی کۆمەڵە لە سنە. بەداخەوە ڕۆژی دووشەممە 4 بەفرامباری 1402 هەتاوی عەتا ڕەزا ڕووبابی هەڵسوڕاوی لە مێژینەی سیاسی و مەدەنی شاری سنە بەهۆی جەڵتەی دڵ ماڵاوایی لە ژیان کرد. کاک عەتا لە بوارە جۆراجۆرەکانی خەباتی کۆمەڵایەتی چالاک بوو. لە سەردەمی هاتنی کۆڕۆنا یەکێک لە کارگێڕەکانی ڕێکخراوی ژیانەوەی کوردستان بوو کە بۆی یارمەتیدانی ئەو کەسانە دامەزرا بوو کە تووشی ئاو ڤایرۆسە بووبوون و خۆبەخشانە یارمەتیانەدان. لە شۆڕشی ژینادا لەبەرەوەی کە خۆی شارەزای بواری پزیشکی بوو، یارمەتی گەنجانی برینداری دەدا و زۆر یەک لەو گەنجانەی کە لەسەر شەقام بە تەقەیە زامنیەتیەکان بریندار دەبوون تیمار دەکرد. کاگەتا دۆستێکی بە وەفای ژینگە و ئەندامی ئەنجومەنی چیای سەوزی مەریوان بوو. جگە لەوانە پێیوا بوو لەژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی هیچ گرفتێکی کۆمەڵگا چارەسەر نابێت، بۆیە بوڵاتسوڕاوێکی سیاسی دژ بە و نیزامە جینایەتکارە و وەکو تێکۆشەرێکی سۆسیالیست و وەدیاتنی دنیایەکی ئازاد و بەرابەر هەوڵێدا. هەموو ئەمانە کاک عەتای کردبووە سیمایەکی خۆشناو و جێگای متمانەی خەڵکی شارەکانی سنە و مەریوان. بەداخەوە دڵی پڕ لە هیوا و مێدی کاک عەتا لە تەمەنی 67 ساڵیدا بۆ ڕزگاری لە لێدان کەوت و بۆ هەمیشە ماڵاوایی لە بنەماڵە و هەموو دۆستانی کرد. بەم بۆنەوە لەلایەن هاوڕێیانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێرانەوە سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵی عەزیز یەکەین و خۆمان شەریکی خەمیان دەزانین. هێرشی پەهبادی بۆ سەر فڕۆکەخانەی هەولێر و وەڵامدانەوەی سەختی ئەمریکا. ڕۆژی دووشەممەی 4 مانگی بەفرامبار گروپە چەکدارەکانی سەر بە کۆماری ئیسلامی لە ڕێگەی پەهبادەوە هێرشیان کردە سەر فڕۆکەخانەی هەولێر و لە وەڵامدا
بنکەیەکیان لەلایەن ئەمریکاوە بۆ دومانکرا. بە پێ راپۆرتەکان لە ێرشی پابادی گروپە چەکدارەکانی سەر بە کۆماری ئیسلامی بۆ سەربنکەی سەربازانی ئەمریکی لە فڕۆکەخانەی هەولێر 3 کارمەندی ئەمریکی بریندار بوون و کار و چالاکیەکانی ئەو فڕۆکەخانەیە بۆ چەند کاتژمێر ڕاگیرە. لە وەڵامدا بنکەکانی گروپی کەتایبی حەزبوڵای عێراق لەلایەن فڕۆکەکانی ئەمریکاوە بە شڕی بردومان کرا. بە پێ راپۆرتی میدیاکانی حەشدی شەعبی لە ێرشی فڕۆکەخانەی ئەمریکا فەرماندەیەکیان کوژراوە و 18 بۆ 20 کەسی دیکەش بە سەختی بریندار بوون. دەست بە سەرکردنی شازەندامی دەمپارتی لە باکووری کوردستان. بە پێی راپۆرتی فۆرات نیوز ڕۆژی دووشەممە 4 بەفرانبار پاش بەڕێوەچوونی کۆنگرەی حیزبی دەمپارتی لە شاری ئامەدی باکووری کوردستان 6 ئەندامی ئەو حیزبە لەلایەن هێزەکانی پۆلیسی تورکیاوە دەست بەسەر کراون. ڕۆژی دووشەممە ئەنجومەنی لاوانی بەرابەری و دموکراسی گەلان دەمپارتی بە دروشمی سەرهەڵدانی لاوان یەکەمین کۆنگرەی خۆی لە ناوچەی ڕەزانی سەر بە شاری ئامەد بەڕێوەبرد. پاش بەڕێوەچوونی کۆنگرەکە 6 ئەندامی ئەو حیزبە لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر وە گرتوخانەی پۆلیسی دیاربەکر گوازراونەتەوە. بڕانی کارەبای شار و گوندەکانی ڕۆژاوای کوردستان بەهۆی هێرشەکانی تورکیا. بەهۆی هێرشەکانی ڕۆژانی یەکشەمە و دووشەمە ئەرتەشی تورکیا بۆ سەر ژێرخانە خزمەتگوزاریەکانی قامیشلۆ و کۆبانی بەرقی 2500 گوند و 9 شاری ڕۆژاوای کوردستان پسرا. بە وتەی سەرۆکی هاوبەشی ناوەندی دابینکردنی وزە لە ناوچەی جزیری ڕۆژاوای کوردستان وێزگەکانی کارەبا لە دیرەک، تربەسبی، تەلکۆچەر، تەلحەمیز، تەلعەلو، باکوور و باشووری قامیشلو و ئامودە بەهۆی بردمانی فڕۆکەکانی تورکیا بڕاوە. بە پێزانیاریەکان ماوەیەک لەوە بەریش هەمان وێزگەکانی کارەبا لە قامیشلو لەلایەن تورکیاوە کرا بووە ئامانج، بەڵام بەشێکیان لەلایەن خۆبەڕێبەرایەتی ڕۆژاوای کوردستان چاکرا. ئێستا دانیشتوانی ڕۆژاوای کوردستان بەدەست کەمی ئاو، بەرق، سوتەمانی، دەرمان و خۆراکەوە دناڵێن و پێویستیان بە یارمەتی کۆمەڵگای جیهانیە. جێگەی ئاماژەیەەکە لە هێرشەکانی 2 ڕۆژی ڕابردووی ئەرتەشی تورکیا بۆ سەر نەخۆشخانە، چاپخانە، کارگەی بیناسازی و وێستگەی کارەبا و پۆمپی بنزین لە ڕۆژاوای کوردستان بەلانی کەم 7 کەس گیانیان لەدەستا و 10 کەسی دیکەش بریندار بوون. چوارەمین ڕۆژی مانگرتنی کرێکارانی گروپی میلی فولادی ئەهواز. بەیانی سێشەممە 5 بەفرانباری 1402 هەتاوی کرێکارانی گروپی میلی فولادی ئەهواز بە چوارەمین ڕۆژی بەردەوام لە ناڕەزایەتی بە لەسەر کاردەرکردنی ئەو کارەکانیان درێژیان بە مانگرتندا. بە پێ راپۆرتی شۆڕای ڕێکخستنی ناڕەزایەتی کرێکارانی سەنعەتی فولاد شەوی دووشەممە کرێکارانی ناڕازی تەواوی دەرگاکانی شرکەتیان داخست و ڕێگان نەدا کەس هاتوچۆ بکات. بەیانی سێشەممە وێڕای جێگربوونی هێزە سەرکوتگەرەکانی ڕژێم لە مەیدانی بەقای ئەهواز کرێکارانی فولاد ڕێپێوانی ناڕەزایەتی خۆیان دەست پێکرد و دروشمی نەهەڕەشە و نەزیندان چیتر کاریگەریایان نییە و بەرز کردەوە. کرێکارانی ناڕازی فولاد خوازیاری گەڕانەوەی 38 هاوکاری دەرکراویان بۆ سەرکار بە کردەوە دەراتنی گەڵاڵەی ڕێزبەندی پیشەکان و هاوسانسازی ئەقدەستەکانیان لەگەڵ کرێکارانی فولاد لە شارەکانی دیکەی ئێران بوون. کۆبوونەوەی فەرهەنگیان لە چەند شاری ئێران. ڕۆژی دووشەممە 4 مانگی بەفرانبار خانەنشینکراوانی فەرهەنگی و معالیمانی خەرید خەدەمات لە شارەکانی تاران، قەزوێن و یەز لە ناڕەزایەتی بە دۆخی خراپی پیشەی و مەعیشەتی کۆبوونەوە. بە پێ راپۆرتەکان خانەنشینکراوانی فەرهەنگی لە قەزوێن لە بەردەم ئاموزش و پەروەرشدا کۆبوونەوەیان بەڕێوە بردووە و خوازیاری بەکردەوە دەراتنی گەڵاڵەی هاوسانسازی و چوونە سەرەوەی ئاستی هەقدەست و مەزایە بە پێڵی هەژاری بوون. هەروەها لە شاری تاران خانەنشینکراوانی کشوەری و تامینی اجتماعی پێکەوە لە بەردەم ڕێکخراوی بەرنامە و بودجەدا کۆبوونەوە و خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. لە شاری یەزد معالیمانی خەرید خەدەمات هاوڕێ لەگەڵ قوتابیان لە بەردەم ئاموزش پەروەرشدا کۆبوونەوە و خوازیاری چوونە سەرەوەی هەقدەست، گۆڕانی دۆخی پیشەیی، نوێکردنەوەی گرێبەستەکان و تەزمینی ئەمنیەتی پیشەیی و دابینکردنی بیمەی دەرمانی بوون. بەردەوامی مانگرتنی بازاڕیان لە چەند شاری ئێران. ڕۆژی دووشەممە 4 بەفرانباری 1402 هەتاوی بازاڕیان و ڕاستەی زێرفرۆشانی چەند شاری ئێران
لە ناڕەزایەتی بە زیادکردنی باج لەسەریان درێژەیان بە مانگرتندا. بە پێی راپۆرتەکان ماوەی 4 ڕۆژە بازاڕیان و زێرفرۆشانی شارەکانی تاران، قۆم، عێراق، تەبرێز، یەزد، ئیسفەهان، مەشهەد و مەلایەر لە ناڕەزایەتی بە زیادکردنی باج لەسەریان دەستیان داوەتە مانگرتن و داوا لە تەواوی بازاڕیانی سنفەکانی دیکە ئێران دەکەن لە ئاست ئەو دۆخە خراپە ئابووریەی لەلایەن ڕژیمەوە بەسەریاندا سەپێنراوە بێدەنگ نەبن و پەیوەست بەو مانگرتنە گشتیەوە بن. ناڕەزایەتی کرێکارانی وێزگەکانی CNG لە یاسووج. ڕۆژی سێشەممە 5 مانگی بەفرامبار کرێکارانی شاغڵ لە وێزگەکانی CNG لە شاری یاسووج لە ناڕەزایەتی بە دۆخی خراپی پیشەی و معیشەتی کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان کرێکارانی شاغڵ لە وێزگەکانی CNG لە شارستانی یاسووج لە ئەستکەمی حەقدەست، نەبوونی ئەمنیەتی پیشەیی، نەدانی هەقدەستە دواخراوەکانیان، نەبوونی بیمە و زیادی سەعاتی کار ناڕازین و خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکان وەلانانی پەیمانکار و واژۆکردنی گرێبەست بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵ شارەداری بوون. سەپاندنی سزای زیندان بەسەر چەند چالاکی مەدەنی و کرێکاری لە ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا دەستگای قەزای ڕژیم سزای زیندانی بەسەر چەند چالاکی کرێکاری سیاسی و مەدەنی بە ناوەکانی موسایب یەگانە لە تاران، ئەمیر شەیوانی زادە لە مەشهەد، ناسر ئەحمەدزەهی لە زاهێدان و عەلی لالەدانی لە هەمەداندا سەپاندووە. بە پێی زانیاریەکان مۆستەیب ڕائیسی یەگانە بەندکراوی سیاسی ڕاگیرا و لە زیندانیە بین پاش چەند مانگ بەلا تەکلیفی لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەسەکانی بێڕێزی بە ڕێبەری، ئیجماع و تەبانی، بێڕێزی بە پیرۆزیەکان و تێکەڵچوون لەگەڵ هێزەکانی ڕژیم با 13 ساڵ زیندان و 10 ساڵ دوورخرانەوە لە زێدی خۆی محکوم کراوە. هەروەها ئەمیر شەیبانی زادە چالاکی سیاسی و مەدەنی خەڵکی مەشهەد لەلایەن دادگای انقلابی هێشارەوە بە 1 ساڵ زیندانی تازیری، 2 ساڵ قەدەغەی سەفەر بۆ دەرەوەی وڵات و 2 ساڵ بێبەشکران لە چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان محکوم کراوە. لە شاری زاهیدان دەستبەسەرکراوێکی شۆڕەشی ژینە بە ناوی ناسر ئەحمەدزەهی بە 1 ساڵ زیندانی تازیری و 7,000 بە شەلاق سزا دراوە و چالاکێکی سیاسی لە هەمەدان بە ناوی عەلی لالەدانی کە پێشتر بە چەند مانگ زیندان محکوم کرابوو لە پەروەندەیەکی تازەدا لەلایەن دادگای پێداچوونەوە بە تۆمەتی دامەزراندنی گروپی بەرەندازی ڕژیم بە 16 ساڵ زیندان محکوم کراوە کە 10 ساڵی بۆ ئەچێتە بواری جێبەجێکردنەوە. گواستنەوەی دوو چالاکی کرێکاری و سیاسی بۆ شوێنێکی نادیار. بە پێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، حەسەن سەعیدی چالاکی کرێکاری ڕاگیرا لە زیندانیەڤین ماوەی 2 ڕۆژە بۆ بەندی هەشتی ئەمنیەتی زیندان گوازراوەتەوە. هەروەها چالاکێکی سیاسی بە ناوی مەیسام دێهبانزادە ڕۆژی دووشەممە بە بیانووی گواستنەوەی بۆ زیندانی قزل حەساری کەرەج لە زیندانیەڤینەوە بۆ شوێنێکی نادیار گواستراوەتەوە. بە پێی زانیاریەکان حەسەن سەعیدی ئەنجامی سندیکای کرێکارانی شرکەتی واحدی تاران بە 5 ساڵ زیندان محکوم کراوە و هەرچەند قۆناغی لێپرسینەوەکانی کۆتایی هاتووە، بەڵام ناوەنجامنیەکان هەر جار و بە بیانوویەک گوشاری بۆ دێن و ڕۆژی شەممە لە بەندی گشتی زیندانیەڤینەوە بۆ بەندی هەشتی ئەمنیەتی گوازراوەتەوە. لەلایەکی دیکەوە مەیسام دەیهبانزادە کە پێشتر لەلایەن لەقی 26 دادگای انقلابی تارانەوە بە تۆمەتەکانی ئیجماع و تەنبانی دژ بە ئەمنیەتی وڵات و پێکێنانی گروپ بۆ تێکدان یاسایشی گشتی بە 6 ساڵ زیندان محکوم کرابوو، ڕۆژی دووشەممە بە بیانووی گواستنەوەی بۆ زیندانی قزل حەسار بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە و ناوەندەکانی مافی مرۆڤ سەبارەت بە ناڕوونی چارەنووسی نیگەرانیان دەربڕیوە. کوژرانی 250 فەلەستینی لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزا دوایین هەواڵ. ڕۆژی دووشەممە 4 مانگی بەفرامبار هێرشەکانی ئەرتەشی ئیسرائیل بۆ سەرکەرتی غەزا بەردەوام بوو. بە وتەی بەرپرسانی بێهێشتی غەزا 250 کەس گیانیان لەدەستداوە و 500 کەسی دیکەش بریندار بوو. بە پێی راپۆرتەکان ئەرتەشی ئیسرائیل لە ڕێگەی دەریا و ئاسمانەوە ناوەندی غەزای بۆردومان کردووە و هاوکات هێزە زەمینیەکانی بەرەو ناوەندی خان یونس و غەزا پێشڕەویان کردووە. لە بۆردومانەکانی ئۆردوگای مەغازی و دەیربەلح 160 کەس گیانیان لەدەستداوە و تەرمین 90 کەسی دیکەش لەلایەن هێزەکانی فریاکەوتنی خێراوە لە ژێر دار و پەردوودا دەرهێنراوە. هاوکات هێرشەکان بۆ سەر ناوچەی زەینەبیە لە دیمەشقی سووریە و
باشووری لوبنان ئەنجام دراوە. فەرماندەیەکی سوپای قودس بە ناوی سەید ڕەزا موسەوی و چەندین کەسی دیکە لە هێزەکانی حیزبوڵڵا و ڕژیمی ئەساد کوژرا و بریندار بوون. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکاتمان پێشکەش کرا، هەر شاد و کامەران بن.